وەرزی نۆیەم تایبەتمەندیەکانی کەسانی کۆنتڕۆڵکەر، 3 ڕێکاری کەسانی کۆنتڕۆڵکەر بۆ دەستکاریکردنی شاراوە. کەسێکی کۆنتڕۆڵکەر بۆ سەرکەوتنی دەبێت سوود لە تەکنیکی تایبەتی وەرگرێت تا وەکو ئەگەری بە گەیشتن بە ئامانجی کۆتایی فەراهەم بکات، کە ئەوەش هەمان سوودوەرگرتنە لە ئامڕازەکانی ئەو کەسانەی کە لە ڕێگەی دەستکاری شاراوەوە کار دەکەن، سەرەڕای ئەوەی کە کاریگەری ڕێکارەکانی کەسانی کۆنتڕۆڵکەر پەیوەستە بە چەندین گریمانەوە. بەڵام ئێستا وەرە بە ئاشنات بکەم بە 3 تایبەتمەندی کەسانی کەسایەتی کۆنتڕۆڵکەر لەسەر زاری جۆرج کیسایمۆن، نووسەری بەناوبانگی دەروونناسی. سەرەتا، خاڵی یەکەم، دەبێت توانای شاردنەوەی هەڵسوکەوت و ئامانجە بەرژەوەندیە تایبەتەکانی خۆتت هەبێت لە بەرامبەر کەسی قوربانیدا، بە شێوەیەک کە کەسی قوربانی ئاگاداری هیچ جۆرە گومانێک نەبێت. خاڵی دووەم، دەبێت توانای دیاریکردنی خاڵی لاوازی قوربانیەکەی خۆتت هەبێت تاوەکو بە ئاگاداربوون لەو خاڵانە بتوانیت باشترین و کاریگەرترین ستراتیژ و تەکنیکەکانت بۆ بەدەستهێنانی ئەو ئامانجەی کە دەتەوێت هەڵی بژێریت. دەبێت هەمیشە ڕێگایەکت هەبێت بۆ هەڵهاتن و ڕێگەگرتن لە تۆڵە و سزای چ جەستەی و چ دەرونی لە کەسی قوربانی لە کاتی زانین و پەیپێبردنی مەبەستەکانت. یەکەمین خاڵ ئەوەیە کە دەبێت کۆنتڕۆڵکەر توانای شاردنەوەی بیرکردنەوەی خۆی هەبێت لە ناو خەڵکانی دیکەدا و هەڵسوکەوتەکانی ئاسایی و گونجاو بن و بگونجێن لەگەڵ نەریتی کۆمەڵایەتی گشتیدا. ئەو کەسانەی دەبنە پارووی کەسانی کۆنتڕۆڵکەر بەگشتی زانیاریان نییە لەبارەی جیاوازی ئەم کەسانە لەگەڵ کەسانی دیکەدا. کۆنتڕۆڵکەر لە ناو جلوبەرگێکی کەسێکی باشدا دەردەکەوێت و بەردەوام وەکو هاوڕێیەکی نزیک هەڵسوکەوت دەکات و تەنانەت لە هەندێک بواری تایبەتیشدا پشتگیری و پشتیوانیت دەبێت. هەر بۆیە هیچ یەک لەو هەڵسوکەوتانە کە ناتوانرێت لە قۆناغی یەکەمی ئاشنایەتیدا لەگەڵ کەسانی بێمەبەست بخرێنە ڕوو. ئەم پرۆسەیە بە شێوەیەک دەچێتە پێشەوە کاتێک کەسی قوربانی ئاگادار دەبێت ئیدی کار لە کار پرازاوە و لەم قۆناغەدا کەسی کۆنتڕۆڵکەر ئەوەندەی زانیاری و ئاشنایەتی هەیە، ئەوەندەی خاڵی لاوازکۆ کردوتەوە لەگەڵ کەسی قوربانیدا کە ناچاری دەکات بە بەردەوامی دان بنێت بە کار و هەڵسوکەوتەکانی کەسی کۆنتڕۆڵکەر و بەلایەوە پەسەندە. دووەمین خاڵ ئەوەیە کە کۆنتڕۆڵکەر دەبێت توانای بەدەستهێنانی خاڵە لاوازەکانی کەسی قوربانی هەبێت. ئەم پرسە یارمەتی دەدات کە ڕێگای باشتر و ڕەوشی ئاسانتر بگرێتە بەر بۆ ئەوەی زیاتر بتوانێت کۆنتڕۆڵی کەسی قوربانی بکات. هەندێک کات کۆنتڕۆڵکەر تەنها بە خستنە ژێر چاودێری هەڵسوکەوت و کردداری کەسانی دیکە توانای دیاریکردنی خاڵە لاوازەکانی و ئەو کەسانەی هەیە، بەڵام هەندێک جاریش بۆ تەواوکردنی زانیاریەکانی خۆی پێویستی بە پەیوەندیەکی شەخسی هەیە لەگەڵیاندا بۆ ئەوەی بتوانێت خاڵی لاوازی زیاتر کۆبکاتەوە. خاڵی سێیەم ئەوەیە کە پێویستە کۆنتڕۆڵکەر بێبەزەیی بێت سەبارەت بە قوربانیەکانی. ئەمەش بەو مانایە دێ کە نابێت ڕێگا بدات ویژدانی یان هەستەکانی دەستوەردان بکەن لە ناو بابەتەکەدا. پاش کۆکردنەوەی زانیاری پێویست نابێ بکەوێتە گومانەوە کە ئایا ئەنجامدانی کارێکی لەم شێوەیە لە بەرامبەر کەسی قوربانی دادپەروەرانەیە یان بە پێچەوانەوە.
ئەم پرسە تەنها کاتێک ڕوودەدات کە کۆنتڕۆڵکەر چەند قۆناغێکی لە پەیوەندی سۆزداری لەگەڵ قوربانیەکەدا دروست کردووە یان ئەو کەسە بەلایەوە گرنگە. بە شێوەیەکی گشتی کۆنتڕۆڵکەرەکان تاوەکو کاتێک کە دەگەن بە ئامانجەکەی خۆیان چ جەستەیی بێت یان سۆزداری بە هیچ شێوەیەک گرنگی بە قوربانیەکەیان نادەن لەبارەی ئەوەی کە تووشی چ بەڵاو نەگبەتیەک دێت لە دوای ئەنجامدانی کارەکەیانەوە. نیشانەکانی هاوبەشێکی ژیان یان هاوسەرێکی کۆنتڕۆڵکەر. ئەگەر هاوڕێی ژیان کۆنتڕۆڵکەر بێت، بنەماکانی دەستکاری سۆزداری شاراوە بە شێوەیەک لە شێوەکان لە هەڵسوکەوتەکانیدا دەردەکەوێت. ئەگەر کەسێک لە پەیوەندیەکەیدا بێت لەگەڵ هاوبەشێک کە بەردەوام لە حاڵەتی کۆنتڕۆڵکردنیدایە، ئاشکرایە کە ئازار دەچێژێت. بەدەست ئەم ئازارەیشەوە بە شوێن ڕێکارێکەوە دەبێت بۆ ڕزگاربوون لەم پرسە. بە زۆری کاتێک یەکێک لە لایەنە شەریکەکانی ژیان کەسایەتیەکی کۆنتڕۆڵکەری هەیە، هەوڵ دەدات تا وەکو کاریگەرترین بۆچوونەکانی بە شاراوەترین حاڵەتی گونجاو بگوازێتەوە بۆ کەسی بەرامبەر. هاوسەرانی ئەم کەسانە بەبێ ئەوەی تێبگەن ئەزموونی دەستکاریکردنی سۆزداری شاراوەیان کردووە و لە کۆتاییدا هەستێکیان بۆ دروست دەبێت لەسەر بنەمایی ناڕەزاییبوونیان بەرامبەر ژیان. ئەم پرسەش باڵادەستی زیاتر دەبەخشێت بە کەسی کۆنتڕۆڵکەر بە شێوەیەک بەبێ نیگەرانی لە ئاشکرابوون کارەکانی یان ترس لە شکست بەردەوام دەبێت لە دەستکاریکردنی شاراوەی سۆزداری. درۆکردن سەرڕای ئامانج لە ئەنجامدانی کارێک. ئەو کەسانەی درۆکردن بۆتە کاریان لە ناویدا پسپۆڕن و هەمیشە بۆ بەدەستهێنانی خواستەکانیان سوودی لێوەردەگرن. چەند جۆرێکی درۆکردن هەیە کە کەسانی کۆنتڕۆڵکەر دەتوانن بۆ بەدەستهێنانی ئامانجەکانی کۆتاییان سوودی لێوەرگرن. یەکێک لەوانە درۆکردنی پوختە. هەندێکی دیکە لە شێوەکانی درۆکردن بریتیە لە سڕینەوەی هەندێک لە زانیاریەکان یان بەشێکی ڕاستی کە دەیانزانی. هۆکاری هەڵخەڵەتاندنی کۆنتڕۆڵکەرەکان ئەوەیە کە ئەوانە دەزانن لە ڕێگەی درۆکردنەوە بە ئاسانی کارەکانیان بەرەو پێشەوە دەچێت و ئاسانتر بە ئامانجەکانیان دەگەن. هەر بۆیە هەر کاتێک ئەگەر درۆیەکی بچووکیشت لە کەسی بەرامبەرەوە بیست، بزانە ئەمە زەنگێکی مەترسیدارە. هۆکاری درۆکردنی کەسانی کۆنتڕۆڵکەر ئەوەیە کە ئەگەری هەیە لە دەرخستنی ڕاستیەکاندا پشتیوانی بەدەستهێنانی کەسی قوربانی لەدەست بدات. ئەمەش دەبێتە هۆکارێکی دژ وە پێچەوانەی ئەو ئامانج و بەرژەوەندیەی کە لە بەرچاوی گرتوون. لە ڕاستیدا کۆنتڕۆڵکەر درۆ دەکات تاوەکو کەسی بەرامبەر ناچار بکات بە ئەنجامدانی کارێک یان سەرنجی ڕاکێشێت بۆ ئەنجامدانی کارێک. بەگشتی کاتێک کەسی قوربانی یان سوژە پەی بە درۆکردنەکە دەبات و دەزانێت ئیدی زۆر درەنگ بووە. هەر بۆیە لەو حاڵەتەدا هیچ زیانێک ناگات بە کەسی کۆنتڕۆڵکەر. ئەڵبەتە لەو ڕەوشەشدا بە تایبەتی دەتوانرێت بەشێکی زیاتر لە ڕاستی بخرێتە ڕوو. تەنها کارێک کە پێویستە کەسی کۆنتڕۆڵکەر ئەنجامی بدات سڕینەوەی کۆمەڵە زانیاریەکە کە پێدەچێت لە کاتی کردنیاندا قوربانی بێتاقەت بکەن یان لە کاتی بەرەو پێشبردنی ئامانجەکەی کێشە دروست بکەن. بەڵام بە هەر حاڵ ئەم کردارەش بە درۆکردن حساب دەکرێت و مەترسیەکەی بەڕادەی پێدانی زانیاری درۆ و هەڵەیە بە شێوەیەکی تەواو. لە کاتی ئاشکرابوونی تەنانەت لەوانەیە ببێتە هۆی ئەوەی کە قوربانی متمانەی خۆی
بۆ هەموو قسەکانی کەسی کۆنتڕۆڵکەر لەدەست بدات و هەموو شتێکی بە درۆ بزانێت. ڕەشبگیری یان باجگیری سۆزداری. شەریکی ژیانی کۆنتڕۆڵکەر لەوانەیە سوود لە شێوەیەک لە دەستکاری سۆزداری بەناو باجگیری سۆزداری وەربگرێت. دەبێت کۆنتڕۆڵکەر هەوڵ بدات بۆ دروستکردنی هەستی گوناه یان دڵسۆزی لەناو قوربانی یان سوژەدا. ئەم دوو هەستە بەگشتی بە ڕادەیەک بەهێزن کە کەسی قوربانی ناچار دەکەن بە پەیڕەوی و ئەنجامدانی خواستەکانی کەسی کۆنتڕۆڵکەر. کەسی کۆنتڕۆڵکەر بە بزواندنی هەستی دڵسۆزی یان هەستی گوناه توانای سوئیسفاردەکردنی لە کەسی قوربانی بە ناچارکردنی و هاوکاری دەکات لە گەیشتن بە خواستەکانی کەسی کۆنتڕۆڵکەر. بەگشتی کەسی کۆنتڕۆڵکەر هەستی دڵسۆزی یان هەستی گوناه بە شێوەیەکی زیادەڕەوی لەناو کەسی قوربانیدا دروست دەکات بە پێی هەلومەرجە جیاوازەکان تاوەکو قوربانی بە شێوەیەکی زیاتر و خێراتر هاوکاری بکات. چۆن دەری خەین و بزانین کە کەوتووینەتە ژێر دەستکاری سۆزداریەوە. کاتێک دەکەویتە بەر ئامانجی دەستکاری سۆزداریەوە هەستەکانی وەکو ترس و پەیمان و گوناهت بۆ دروست دەبێت. ئەم سێ هەستەت لەبیر بێت. ئەوەی کە ڕوو دەدات ئەوەیە کاتێک دەکەویتە ژێر دەستکاری سۆزداریەوە مێشکت دەست بە سەپاندنی کارێک دەکات بەسەر تاکە خۆت حەزت بە ئەنجامدانی ئەو کارە نییە. ئەگەر پابەند بیت بەو کردارە سەپێندراوەی مێشکتەوە و ئەنجامی بدەیت ئەو کاتە هەستی خەم خواردنت بۆ دروست دەبێت و ئەگەر پابەندیش نەبیت پێوەی هەست بە تاوان و گوناه دەکەیت. کۆنتڕۆڵکەر دەبێتە هۆکاری دروستبوونی ترس لە ناو تاو لەوانەیە بۆ دەستکاری سۆزداریش تەنانەت دەست بۆ هەڕەشە و کاری توند و تیژیش ببات. بەڵام گرنگترین کار دیسان هەستکردن بە گوناهە کە بەردەوام بۆ تۆی دروست دەکات. لەگەڵ ئەوەی کە زۆر جار کەسی کۆنتڕۆڵکەر خۆی ڕۆڵی قوربانیکەر دەبینێت، بەڵام ڕاستیەکەی ئەوەیە کە هۆکاری هەموو کێشەکان خۆیەتی. بەردەوام ئەو کەسە دەبێتە قوربانی و سوژەی کۆنتڕۆڵکەر کە بەردەوام لە حاڵەتی ڕۆڵبینینی قوربانیدایە. قوربانی بەردەوام لە حاڵەتی هەوڵداندایە بۆ ئەوەی بە هەر شێوەیەک بووە ببێتە هۆی لە ناوبردنی هەستی گوناه لە ناو کەسی کۆنتڕۆڵکەردا. قوربانی ئەم جۆرە دەستکاریکردنە سۆزداریەی سەبارەت بە کۆنتڕۆڵکەر لە ڕێگەی هەستکردنەوە بە بەرپرسیارەتی و بۆ ڕزگاربوونیشی بەهۆی ئەو هەستکردن بە گوناهە هەر کارێک لە دەستی بێت بۆی ئەنجام دەدات. دیاردەی دەروونناسی چاوی غاز یەکێکە لە باوترین ئەو واتایانەی کە بۆ ئاماژەکردنی دەستکاریکردنی سۆزداری ناو دەبرێت. ئەم دیاردەیە بە کورتی دەبێتە هۆی ئەوەی کە کەسەکە گومان لە عەقڵ و مێشک و هەستەکانی بکات. کەسی کۆنتڕۆڵکەر لە توانایدا هەیە ناچارت بکات بەوەی کە باوەڕت بەوە هەبێت کە کارێکی هەڵەت ئەنجام داوە لە کاتێکدا تۆ بە هیچ شێوەیەک نازانیت چ کارێکت وە چ هەڵەیەکت کردووە لە کاتی قسەکردن یان چ کارێکت ئەنجام داوە. ئەگەر تۆ بکەویتە ژێر کاریگەری دیاردەی چاوی غازەوە پێدەچێت تووشی هەستێکی گوناهی هەڵە ببیت لەسەر بنەمای شتێک کە بوونی نییە یان هەستێکی بێبەرگری لە دەرئەنجامی شکستێک یان هەڵا ئەنجامدانی کارێک لە کاتێکدا کە بە هیچ شێوەیەک پرسێکی لەو جۆرە بوونی نییە و ئەمە هەموو تاکتیکەکانی کەسی کۆنتڕۆڵکەرە. نمونەیەکی دیکە پەیوەستە بە کاتێکەوە کە کەسێک چاکەیەکت لەگەڵدا دەکات لە بنەڕەتدا
لەسەر بنەمای خێرخوازی و خۆڕایی نییە، بەڵکو فەرمانێکی لاوەکی بە شوێنەوەیە لەسەر بنەمای قەرەبووی ئەو چاکەیە. ئەم جۆرە کارە ئیدی بە چاکەدا نانرێت و جۆرێکی دیکەیە لە فێڵی دەستکاری سۆزداری. ئەمە ڕێک سەردەمێکە کە تۆ بوویتەتە ئامانجی کەسێکی کۆنتڕۆڵکەر. لەوانەیە سەرەتا کۆنتڕۆڵکەر زۆر پشتیوانانە دەرکەوێت و نەرمی و چاکەی زۆر لەگەڵ کەسی قوربانی ئەنجام بدات. هەر بۆیە دیاریکردنی ئەو کەسانە بۆ خەڵکێکی زۆر جێگەی سەرسوڕمانە و ناممکن بەرچاو دەکەوێت، چونکە لەم هەڵسوکەوتەدا پێشوەختە هیچ جۆرە زەنگێکی مەترسی لێ نادرێت تا کەسی سوژە هەستی پێ بکات. دەستکاریکردنی سۆزداری لە شوێنی ئیش یان کاردا خاوەن کارە کۆنتڕۆڵکەرەکان هەندێک جار درۆ دەکەن، پاشان بە شێوەیەکی زیادەڕەوی داوای لێبوردن دەکەن و هەندێک جاریش وردەکاریەکان بەهەڵا یان بە شێوەی لاوەکی و بەمەبەست ڕوون دەکەنەوە. هەوڵ دەدەن بە دەرخستنی هەڵسوکەوتەکان و سۆزداریە نەرێنیەکانت ناچارت بکەن بە ئەنجامدانی ئەو کارەی کە لە بەرچاویان گرتووە. ئەوان هیوای ئەوە دەخوازن کە ترسی تۆ لەوان ببێتە هۆکارێک بۆ ئەوەی گوێڕایەڵیان بکەیت. حەز دەکەن بۆ چوونی ڕەخنەیی دەربڕن و یان قسەی گاڵتەجاڕیانەت لە بەرامبەردا بکەن، یان بۆ چوونێک بڵێن تاوەکو ببێتە هۆی دەرکەوتنی کەموکڕیەکانت. کاتێک سەبارەت بە کارەکەت کاردانەوەیەک لە خۆیدا پیشان دەدات، سەرنجی لەسەر لایەنە نەرێنیەکانی کارەکەتە و هەوڵ دەدات ماندووبوون و هەوڵەکانت بێبەها بکات. پاشان بە جۆرێک خۆی پیشان دەدات کە وەکو بڵێیت سەبارەت بەو مەسەلانە هەست بە گوناه دەکات یا بە هیوای ئەوەیە کە ببێتە هۆی ئەوەی تۆ باشتر پێی بە هەلومەرجی کارەکەت ببیت. ئەم کارەی بۆ ئەوەیە تاوەکو تۆ بە بینینی ئەو پەشیمانیەی زیاتر لەگەڵ ئەو شێوە هەڵسوکەوتەیدا ڕابێیت. ئەوان بۆ ئەوەی خواستەکانیان جێبەجێ بکەن زۆر جار بە نەزان و بێئەقڵ بانگت دەکەن و بەردەوام دەڵێن تۆ ئاگات لێ نییە و یان فێری ئەوە نابیت کە چۆن کارێکی ڕێک ئەنجام بدەیت. زۆر جار تەنانەت بۆ کاریگەریکردنی کارەکە لە ناو کارێکدا کە پسپۆڕی خۆتە و زۆر شارەزایت، خۆی هەڵدەقوڵتێنێت و خۆی بە پسپۆرتر پیشان دەدات و لە بابەتەکەدا خۆی بە باڵاتر لە تۆ دەزانێت. بیرهێنانەوەی ئەم خاڵە پێویستە کە ناچارکردن بە ئەنجامدانی کارێک بە تەواوی بەو مانایە نییە کە تۆ لەگەڵ خاوەن کارێکی تەواو کۆنتڕۆڵکەر دایت، چونکە لەوانەیە بۆ هەریەکەمان ئەوە بێتە پێشەوە کە بەرژەوەندی خواستەکانمان لە پێش بەرژەوەندی خەڵکی دیکەوە بێت. بۆ دڵنیابوون وە گەیشتن بە خواستەکانی خۆت سوود لە ڕەوشەکانی دەستکاریکردنی مێشکی وەرگریت. چەند خاڵێکی گرنگ بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ کەسانی کۆنتڕۆڵکەر. هۆشیار بە بەرامبەر بە مافە بنەڕەتیەکانی خۆت. لە کاتی ڕوبەڕووبوونەوەت لەگەڵ کەسێکی کۆنتڕۆڵکەردا کە مەبەستی سوود وەرگرتنە لە دەستکاریکردنی مێشک و سۆزداریت، تەنها یاسا ئەوەیە کە دەبێت بەرگری لە مافی خۆت بکەیت و پەیوەست بیت بە مافەکانتەوە. تۆ مافی ئەوەت هەیە کاتێک کە زانیت لەلایەن کەسیەکی دیکەوە ئازار دەدرێیت و سنوورت دەشکێنرێت، ئیدی بۆ بەرگری لە خۆت هەستیتە سەر پێ و بەرگری لە مافی خۆت بکەیت. لە لایەکی دیکەیشەوە ئەگەر کەسێک لە پرۆسەکەدا زیانی بە کەسێک گەیاند، مافی بنەڕەتی ئەو کەسانەی پێشێل کردووە. هەڵبژاردەیەک لە مافی بنەڕەتی مرۆڤەکان بەم شێوەیەی خوارەوە.
ئەوە مافی خۆتە کە دەبێت بەڕاستی و بە گونجاوی هەڵسوکەوتت لەگەڵدا بکرێت. باوەڕت بە هەرچیەک هەبێت و هەر دین و هەر ئیمانێکت هەبێت، بە هەر شێوەیەک دەتەوێت بیر بکەرەوە و هەر بڕیارێک کە دەتەوێت بیگرە، بەڵام دەبێت خۆت بە ئەولەویەت بگریت و لە کۆتاییدا دەبێت ئەوەی کە سەرمایە گوزاریت بۆ کردووە سوودەکەی بەدەست بهێنیت و دەرئەنجامەکەی وەرگریت. دیارە کەسانێکی زۆر لەناو کۆمەڵگەدا دەژین کە ڕێز لە ماف و حەقی خەڵکی ناگرن. بە شێوەیەکی گشتی کۆنتڕۆڵکەرە سۆزداریەکان دەیانەوێت ئەو مافە لە تۆ وەرگرنەوە تاوەکو بتوانن دەستکاریت بکەن و سوئیسفادەت لێ وەرگرن و بەکارت بهێنن. دووری خۆت بپارێزە، بەو واتایەی ڕێز لە خۆت بگرە. یەکێک لە ڕێگاکانی دیاریکردنی کەسێکی کۆنتڕۆڵکەر ئەوەیە سەیرکە و بزانە لە بارودۆخە جیاوازەکان و لە بەرامبەر کەسە جیاوازەکان هەڵسوکەوتی جیاوازی هەیە یان نیەتی. زۆربەی ئەو کەسانە کە ئەم تایبەتمەندی ئەخلاقیە دەژین حەزیان بە سفر و سەدبوون هەیە. بە شێوەیە هەندێک جار سەبارەت بە کەسێک بەو پەڕی خۆشەویستی و ڕێزەوە هەڵسوکەوت دەکەن و کەچی سەبارەت بە کەسێکی دیکە بە بێئەدەبانەترین و بێڕێزانەترین شێوە هەڵسوکەوت دەکەن. شێوەیەکی دیکەی ئەم بابەتەش ئەوەیە کە لە بەرامبەر کەسێک بە تەواوی ئارام و تەنانەت بێبەرگری و لە بەرامبەر کەسێکی دیکە دوژمنانە و توندوتیژانە هەڵسوکەوت دەکەن. وەک ئەوەی پێشتر باسکرا، هۆکارە جۆرا و جۆرەکان بۆ دەستکاریکردن لە دەروونناسی بەردەوام بوونی هەیە و لەگەڵ یەکتردا جیاوازن، هەر بۆیە ناتوانرێت بوترێت بۆ دیاریکردنی کەسێکی کۆنتڕۆڵکەر ئەم جۆرە گەڵاڵە هەڵسوکەوتیانە هەمیشە ڕاستن. خۆت بە دوور بگرە لە سەرزەنشتکردنی خۆت لەو حاڵەتەدا کە کۆنتڕۆڵکەرەکان سوود لە خاڵی لاوازت وەردەگرن. سروشتیە کە هەست بکەیت لە بەرامبەر ئەوانەدا هەست بکەیت کە هەڵسوکەوتەکەت لەگەڵیاندا ناداتپەروەرانە بووە یان تەنانەت بەهۆی ڕازی نەبوونیانەوە خۆت سەرزەنشت بکەیت. هەوڵ بدە خۆت دوور بخەیتەوە لە سەرزەنشتکردنی خۆت و لە ئەستۆگرتنی کەموکوڕیەکانی ئەو کەسانە. پەیوەندیەکەی خۆت لەگەڵ کەسی بەرامبەر بهێنەرە پێش چاوت و پرسیار بکە لە خۆت: ئایا بەڕاستی من کە شایستەی گرتنی ڕێزم بەو شێوەیە هەڵسوکەوتم لەگەڵ دەکرێت؟ ئایا پێوەرەکان و ستانداردەکانی ئەم کەسە بۆ من گونجاوە؟ ئایا بەڕاستی ئەم پەیوەندیە دوولایەنەیە؟ ئایا من لەم پەیوەندیەدا سەبارەت بە خۆم هەستێکی باشترم هەیە؟ وەڵامەکانی تۆ بۆ ئەم پرسیارانە خاڵی گرنگ دەهێنێتە ئاراوە سەبارەت بە بوون یان نەبوونی ئەم کێشانەی کە پەیوەندیان بە خۆتەوە هەیە. دۆستایەتیەکان و پەیوەندی ژەهراوی. مەبەست لە بوونی دۆستایەتیەک یان پەیوەندیەکی ژەهراوی چییە؟ دۆستایەتی یان پەیوەندیەکی ژەهراوی بەو مانایەیە کە تۆ لە پەیوەندیەک یان لە دۆستایەتیەکی ناتەندروست دایت، لەوانەیە ئەم پەیوەندیە لەگەڵ کەسێکی خزم یان هاوپۆل، هاوکار، تەنانەت هاوسەرەکەشت دابێت. لەوانەیە ئەم پەیوەندیە لەگەڵ یەکێک لە هاوڕێکانت بێت. لەم پەیوەندیەدا تۆ ناتوانیت پەیوەستبوونێکی جێگیر و تەندروست لەگەڵ کەسی بەرامبەر دروست بکەیت و ئەم پرسە بەردەوام دەبێتە هۆی ئەوەی کە خۆت بخەیتە ژێر پرسیارەوە. یەکێک لە دیاریکردنی ڕێگاکانی ژەهراوی بوونی پەیوەندی بەدەستهێنانی بەڵگەیە لەسەر بنەمای دەستکاریکردنی سۆزداری و ئەو داوانەی کە دەبنە هۆی دروستبوونی هەستکردن بە گوناه لە ناوخۆتدا. ئەم جۆرە پەیوەندیانە بەگشتی تاقەت پڕووکێن و لە ناوبەر و هەڵوەشاون.